ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ بەڵێ بە سەربەخۆیی کوردستان هیوادارم دەوڵەتی کوردی ڕابگەیەنرێت و لە ژێردەستی بەکانیان ڕزگارمان بێتن. هاوڵاتی دەڤەری سۆرانم فەرمان برم لە زانکۆی سۆران وەکو ڕای خۆم دەخوازم ئێمەش وەکو هەر نەتەوەیەکی ئەم جیهانە ببینە خاوەنی دەوڵەتی سەربەخۆ کە تیایدا ئێمەش وەکو هاوڵاتیانی جیهان وەکو دانیشتوانی جیهان کە دەوڵەتمان هەبوو ئێمەش دەنگمان هەبێت لە جیهان بتوانین سامانی سروشتی بەکاربێنین بۆ خزمەتی دەوڵەتەکەمان و بۆ خزمەتی گەلەکەمان. سلااف و ڕێز لە هەموو خەڵکی کوردستان. ناوی من دریسە ئەش باژارە ئافرینێمە تقریبا 4 ساڵی منە لە کوردستانێمە بە تایبەت ئەم پشتگیریە ڕێفراندۆمێ دکەن چونکی کوردستانێکی ئازاد نەبوو خەڵکی کوردستانە باشوورە بۆ هەر 4 پارچەی کوردستانێ بوو هەموو ملەتێک کورد و کوردستانێ تشتێکیمە گەلێکی گرینگە و باشە ئەم سەریخۆ کوردستانێکی ئازاد دبینن هەو هێڤە مایە هێڤە با پیرت مەیەژی و هەر بژی کوردستان هەر بژی هەر 4 پارچەی کوردستانی بژی ئازادیە کوردستانی هەر بژی. من سیران عزیز خەڵکی شاری کەرکووکم ئەمویست کەمێک گفتوگۆ دەربای ڕفراندۆم بکەم. من پێم باشە ڕفراندۆم بکرێەوە دەبێتە فاکتەرێک سەرەکی بۆ جیاببوونەوە لە وڵاتی عێراق بەڵام دەبێت لەو کاتەدا یەکێک لە دووزلێزەکەی دنیا ڕازی بکەین کە پاڵپشمان بێ و یەکێک لە دراوسەکان بۆ بازرگانی و پشتگیری و پەرەپێدانی ژێرخانی ئابووری ڕازی بکەین کە لەو ڕێەوە لەو سنوورەوە تیجارەت و ژێرخانی ئابووری وڵاتەکەمان گەشە پێ بدەین. هیوادارم سەرکەوتوو.